یانەی هەولێر دوایەوەی لا گواستنەوەی زستانە گرێبەستی لەگەڵ 6 یاریزان ئەنجامدا. ئەمڕۆ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا 4 یاریزانی با ڕاگەیاندنەکان ناساند. یانەی هەولێر لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی یاریزانە نوێیەکانی بە ڕاگەیاندنەکان ناساند. لە کۆنگرەکە هەریەکە لە یاسر قاسم ئەستێرەی هەڵبژاردەی عێراق و یانەی ئۆریڤرۆی سویدی، یاریزانی پێشووی بەشێکی زۆر یانە ئینگلیزیەکان، شێرکۆ کەریمی یاریزانی کوردی خەڵکی شاری کەرکووک، شێرکۆی تەمەن 23 ساڵان یاری بۆ بەشێک لە یانەکانی عێراق و لە خولەکانی سویسرا و نەمساش یاری کردووە. یاریزانی هەڵبژاردەی ئۆڵمپی و لاوانی عێراقیش بووە. هەریەکە لە عەودەی شەهاب و عومەر عەبدوڕەحمانیش لە یانەکانی کەرخەوە پەیوەندیان بە هەولێرەوە کرد. دارکۆ مارکۆڤیچی مۆنتینیگرۆیش بەهۆی ئەوەی تاوەکو ئێستا نەگەیشتۆتە هەولێر لە کۆنگرەکە ئامادە نەبوو. So you guys can have fun and see a good show and we'll put the hard work in. لەگەڵ یانەی شوفتا هەندێک مەشاکلی داریمە بوو. دوای ئەوەی کە ئەو مەشاکلانە ڕوویدا فکرم لە یانەی هەولێر کردەوە. بەڕاستی هەندێک کات زۆریش پرسیار دەکەن بۆندەکان چۆنە. ئێمە بۆ نادی هەولێر بەڕاستی بۆ پارە نەهاتوین. تەنها هاتوین لەگەڵ کەسانێک ڕاضە بکەین کە ڕاضی بن. ئەوەی لە بەغدا دەمانبینی بەو شێوەیە نەبوو. و ئینشاءڵڵا لە داهاتوو بە ئەنجامێکی باش دەگەین. پشتیوان بەخوا دەبینە زیادکراوێکی باش بۆ یانەکە و سەردەکەوین بۆ قۆناغی داهاتوو. هەڵبژاردنی هەولێر بەهۆی ئەوەی یانەیەکی هاندەریە و خاوەنی کارجێڕیەکی باشە. نادي أربيل اختاريته كنادي أول شيء نادي جماهيري ونادي ممتاز. هەڵبژاردنی یانەی هەولێر بەهۆی ئەوەی یانەیەکی هاندەریە و یانەیەکی نایابە، خاوەنی ناوێکی گەورەیە لە خولەکانی عێراق. هەرچەندە یانەی یەکەم کەرخە، بەڵام هیوادارم لە هەولێرەوە ببم بە ئەستێرەیەک. سەرۆکی یانەی هەولێر عەبدوڵڵا مەجید ئەوەی ڕاگەیان دەرفەتێکی باشیان هاتۆتە پێش تاوەکو جارێکی تر بگەڕێنەوە بۆ بەشداریکردن لە پاڵەوانتەکانی ئاسیا و عەرەب. بڕیاردا خولەکە لە کوردستان بەڕێوە بچێت بە 3 گروپدا. بۆیە پێمان باش بکەوە هەندێک گۆرانکاری لە تیمەکە بکەین بۆ ئەوەی کە بتوانین ئەنجامێکی باش بەدەستبێنین. ئێمە وەکویانەوە شێولێر بە تایبەتی ئەو ینی لەو پاڵەوانێتدا لەو خولەی ئێستا کە دەکرێتن ئامان زمانەوەیە کەوا لە یەکەم و دووەم تیر بین، چونکە بەڕاستی ئێستا فرسەیەکی باشەیە بۆ ئێمە تاکو بتوانین بگەڕێنەوە ڕۆژی زێرینی پێشتر. پێمان باش بکەوە هەندێک یاریزان بینین بۆ ئەوەی تیپەکەمان زیاتر بێز بکەین، ئەو هێلانەیە کە نەقسمانە و بێزی بکەین. یانەی هەولێر تاوەکو ئێستا 6 گرێبەستی لە گواستنەوەی زستانە ئەنجامداوە و چاوی لەوەیە هێرشبەرێکیش بگوازێتەوە ڕیزەکانی پێش ئەوەی یاریەکانی کۆمەڵەکەی لە نێو یاریگای خۆیەوە دەست پێ بکات لە 18ی ئەم مانگە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.